هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەختەوەری یارێکی خۆشەویستە، هەموو کەسێک بیری دەکات و ئامانجێکی هێندە باڵایە کە هەموو جۆرە فیداکاریەک دەهێنێت لە پێناویدا بکرێت. کەسێک نییە لە ناو مرۆڤدا بەختەوەری نەوێت. بەڵام بەختەوەری چییە؟ ئەمە پرسیارێکی ئەجگار دەژوارە. لە گوێرەی یۆنانیەکان عەشق و سەودا و بەپێی قەیسەر ناو و ناوبانگ و بەڕای قارونیش بریتیە لە ماڵ و سامانی بێسنوور. بەڵام لە ڕاستیدا هیچ جێشێک لەمانە نەبەختەوەری ڕاستەقینەن و نەیەکێکیشن لە هۆکارەکانی. ئەوانەی کە لەم ڕێگایانەدا بە دوای بەختەوەری ڕاستەقینەدا دەگەڕێن هەمیشە خەڵەتا و مایەپووز دەرچوون. بەختەوەری ڕاستەقینە ڕزگاربوونی بیری مرۆڤە لە پەرێشانی و پەرتەوازەی و گەیشتنی دڵی مرۆڤە بە ئاسوودەی و کامەرانی. ئەوانەی لە کەناری دەریاکان و لوتکەی چیاکان و شوێنی چەپەک و تەنهادا بۆی گەڕاون بە هەڵەدا چوون. هەرچەندە بۆ کەسانی ئاسایی کە ناتوانن بە ڕێگای تری جگە لەمانە ئاسوودەی بە ڕۆحیان ببەخشن، لەوانەیە ئەمانەش بە چەند هۆکارێکدا بنرێن. بەڵام بەختەوەری ڕاستەقینە هەرگیز پێویستی نەبەکات و نەبە شوێنە. ئەو لە هەموو جێگایەکدا لەگەڵ مرۆڤە و ئەم یارە پیرۆزە ڕادەستی ڕووناچی ناخ و ئیرادەی ئەو کراوە. هەموو مرۆڤێک هەر کاتێک بێوێت دەتوانێت ڕۆحی بدات لە شەقەی باڵ و بکرێتەوە بەڕووی هەرێمە بێسنوورەکانی دڵدا و بگات بە جیهانگەرێک کە لە تەماشاکردنیان تێر نابێت و ئەو بەختەوەریە بەدەست بهێنێ کە حەسرەتی بۆ چێشراوە، بەتایبەت بۆ کەسێک کە خەزێنەی دڵی پڕ بێت لە بیرکردنەوەی پاک. وەک بۆیز دەڵێت چەند بەختەوەرە ئەو کەسەی لە قوڵاییەکانی ڕۆحیدا میحرابێکی لەم جۆرەی هەیە. بەڵێ، بۆ ئەوەی مرۆڤ بەختیار بێت پێویستە سەرەتا ئامێزەکانی ڕۆح بەخرێتە گەڕ و دڵیش پڕچەک بکرێت بە بیرکردنەوە پاکەکان و پاشان دەبێ یادگاریە هەڵفرێنراوەکانی ڕابردوو لەگەڵ ئومێدە بەجێ و ماقوڵەکانی داهاتوو پێکەوە متەڵا بکرێن تا لە سایی ئەمەدا مرۆڤ لە خراپەکاریەکان پارێزراو بێت. اینجا هەستە شەهوانیەکان بەریان پێ بگیرێت و هەستە باڵاکانی بۆ زیاد بکرێت تا هەموو چرکە ساتێکی ژیان فەزیلەت بەدەست بهێنێت، چونکە تاقە دەستوری ژیانی ئەخلاقی فەزیلەتە. ئەو بەختەوەریەش کە بە دوای داوێڵی ناکرێت دوور لە فەزیلەت بیری لێ بکەینەوە و لە ڕوێکەوە بریتە لە ئەنجام و پاداشتی ئەو. بیرکردنەوە لە ڕەزامەندی خوا ئەو شتەیە کە پەرواز بەڕۆح دەکات و دڵیش بە زیندوی ڕادەگرێ. ئەگەر فیکرێکی باڵای لەم شێوەیە نەبێت، باسکردنی بەختەوەری بێمانە و ناوەڕۆکە. پێغەمبەرمان کە مۆری بەختەوەری داوە لە کاروانی ئیمانداران و بوونەوەرێکی ناوازە و بێوێنەیە. بەم تایبەتمەندیانەی خوارەوە هەم خاوەنی فەزیلەت بوو هەم بەختەوەر بوو. ئەو هێندە دامەزرا و خاوەن ئیرادە بوو، بە درێژایی ژیانی بۆ یەک جاریش شتێکی بە باش نەزانی کە خوای گەورە بە چاک و باشی نەزانی بێت. ئەوەندە ڕاست و دروست بوو، تەنانەت لە شتی بێبایەخیشدا ناحەقی لە کەس نەکردووە. ئەوەندە خۆی بە جیهانە باڵاکانەوە گرتە بوو، هێندە تێربوو بوو بە درەوشانەوە خواییەکان، هەرگیز لەزەتی بەسەر فەزیلەتدا هەڵنەبژە. خاوەنی تێگەیشتن و بیرکردنەوەیەکی هێندە تیژ و بەرز بوو، بۆ یەک جاریش لە جیاکردنەوەی چاکە لە خراپە نەکەوتە گومانەوە. هەردەم ڕێزی لە بیر و بۆچوونی کەسانی تر دەگرت، بەڵام هەرگیز هەستی بە پێویستی وەرگرتنی ئامۆژگاری نەکردبوو لە کەس. بابەتە هەرە سەختەکانی بەو پەڕی ئاسانی شیکار دەکرد و بە چرکەیەک خەڵکانی لە بێ ئاگایی و گومڕاییەوە سەردەخست بۆ شەرەف و فەزیلەت. لە وتەکانیدا ژیری و دانایی هاوشانی یەک بوون و ئەو پەڕی دامەزراوی دەنواند لەسەر ئەو شتانەی کە بەلایەوە ڕاست و جوان بوون. ئەوەندە تەقواکار بوو فریشتەکان حەسوودیان بە ڕووتی و سافی هەڵسوکەوتەکانی و نەرمی و پاراوی جموجۆڵەکانی دەبرد. خۆ بە گەورەزانین و لوودبەرزی شتانێک بوون هەرگیز بۆ تەنها جارێکیش نەیانتوانی بوو لە هەرێمی سووتێنەر و توێنەرەوەی ئەودا دەربکەون. وەڵامی ئەو تۆمەتانەی نەدەدایەوە کە دەدرانە پاڵشەخسی خۆی و ئارامی دەگرت و خۆی زۆر دەپارێز لە تاوانبارکردنی کەسانی تر. ترسنۆشی نەیتوانی بوو توخنی گەڕەکی ئەو بکەوێت و وەسوەسە و گومانی نەدەناسی. هەروەک بەرامبەرگەل و هۆزەکەی دووچاری بەزین نهات. بە هەمان جۆر کاتێکی ژنۆرەی ئەوە هات لەگەڵ هەموو دنیا بکەوێتە زۆرانەوە، وەک پۆڵا خۆڕاگر بوو. ژوور و جلوبەرگ و پێخەف و خۆراکەکەی سادە و هەژارانە بوو و ئەو لە یەکێک لە تاکەکانی کۆمەڵگەی دەچوو. لە دۆستایەتیدا ئەوەندە دامەزرا و ڕاستڕەو بوو کەس پێی نەدەگەیشتەوە. لە وەفاشدا هێندە جوامێر بوو، هەموانی منەتبار دەکرد. ئەو سەرفراز بوو بەم تایبەتمەندیانە و خاوەنی فەزیلەت بوو. بە ئەندازەی فەزیلەتەکەشی بەختەوەر و ئاسوودە بوو. بۆ ئەوەی ببین بە خاوەنی ویژدانێک کە وەک ویژدانی ئەو پاک و ڕوون بێت، پێویستە لەم شتانەدا کە بە بنچینەکانی فەزیلەت ئەژمار دەکرێن ئەو بە نمونەوەر بگرین و نەهێڵین ئەم تایبەتمەندیانەی کە وەک ئاوێنەیەک ڕەنجی ڕۆحمان دەدەنەوە لەکەیان لێ بنیشێت.
بەڵێ دەستخستنی کۆی ئەم خەسڵەتانە دەمانکا بە خاوەنی فەزیلەت و ئەمەش دەرگای بەختەوەری ڕاستەقینەمان بۆ دەکاتەوە ئەجینا بە پێچەوانەوە هەرکەم و کورتێک لەم خاسیەتانەدا وەک کونێک وایە لە دنیای فەزیلەتماندا و اینجا دەشبێت بە هۆکارێک بۆ لێڵبوونی بەختەوەریمان هەروەک تاکە چارەسەری پاراستنی ئاوی پاک ئەوەیە کە لە شتەپیس و بۆگەنەکان بپارێزرێت بە هەمان جۆر ئاسوودەیی و بەختەوەریش بەوە دەبێت کە بۆ چرکە ساتێکیش بێ فەزیلەت و بە تەنها جێی نەهێڵین